هەرەوەزی لە کاری ڕۆژانەی گوندەکاندا یەکێکە لە نەریتە جوانەکانی کوردەواری و کە تا ئێستاش بە زیندوی ماوەتەوە و ڕۆژانەش بە کۆمەڵ گوندنشینان سەرقاڵی کاری ڕۆژانەیانن بە ئاژەڵداری و ڕەز و باخەکان. لا گوندی بۆگدی سەر بە قەزای کۆیەش ئەم نەریتە جوانی کوردەواری بەردەوامی پێدەدرێت و ژنان و پیاوانی گوند بە کۆمەڵ کاری هەرەوەزی و دروێنەی زەوێ کشت و کاڵەکانیان دەکەن. دیارە گوندی بۆگت چالاکی جۆرا و جۆری هوەری کەلتوری ڕۆشنبیری زۆرە. ئەمەش یەکێکە لەو چالاکیانە کە لە بواری کەلتوریدا دەمانەوێت نەوەکانی ئێستا و داهاتوومان ئاشنا بن بە زاراوە و جۆری ژیانی قەدیمی ئەم گوندە. درونەیەکێکە لەو کارانەی کە لە ڕابردوودا بە هەرەوەز لە گوندی بۆگت کراوە دەمانەوێت ئەمە نمایشێکی تازەگەری تێدا بکەین و بەبەر چاوی بینەر و نەوەی تازە نیشان بدەین. دیارە سەپانەکانمان ئەمڕۆ سەپانی باش و گونجاون کە لە ساڵانی ڕابردوودا بەدەستی خۆیان درونا کردو و ئەو چالاکیان بینیوە بە زیندویی و لەگەڵ ئەوەشدا نەوەی تازەش بینەرە و بەشداریشە لەگەڵیان و خانمی گوندەکەشمان توانیویانە بەشداری تێدا بکەن ئەوی شەر بە ناوی تێلەکێشە. ئەوەی کە گرینگە ئەوەیە کە دەیان وشە لەناو ئەم چالاکیانەدا دەوترێت کە گەنجەکان نەیان بیستووە. ئەمەی کە ئێمە ئامازمانە زیاتر ئاشناکردنی بە نەوەی تازەیە و خۆشمان دەزانین ئەو جۆرە چالاکیانە بۆ شێوە جوانەی کە ئامادە بکرێت لە ڕووی دەنگ و لە ڕووی ئامادەکاری جلوبەرگ و کۆمەڵێشت پێویستە لایەنی هوەری تێدا بەکاربێنی. ئەمڕۆ ئەومان کرد بە خەڵات بۆ ئارەزومەندانی بواری فۆلکلۆر و کەلەپور و بە بینەرانی خەڵکی کوردستان و بە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن هیوادارین بتوانین وەک چۆن خەرمانێکمان دروست کردووە لە گەنمی ڕەشگۆڵ خەرمانێک لە چالاکی و بەرهەم بێنین بۆ گەلەکەمان. زیندوکردنەوەی نەریتی با و باپیران بە تایبەت لە کاری جوتیاری و هەرەوەزیدا یەکێکە لە سیمە جوانەکانی کوردەواری کە لە گوندەکاندا بوونی هەیە و ژنان و پیاوانیش با دڵخۆشی و بەوتنەوەی گۆرانیەوە هێندەی تر کەشێکی خۆش بۆ خۆیان دروست دەکەن. هاوڵاتیانی گوندی بۆگدیش بەم چالاکییان دەیانەوێت نەوەی نوێ ئاشنا بکەن بە کاری هەرەوەزی و بەها بەرزەکانی کللتوری کوردەواری بە زیندوی بەرز ڕابگرن. لێرەوە کە دەڕۆی درونە دەکەیت وا باشە جوانە بەڕیز ئەوە ڕیز ئێمە خەرچی گوندی بۆگت ساڵانە ئەم درونە و دەیکین بە هەرەوەس. من بۆ خۆم مندار بووم کە ئەم ئەشەی دەکەین. بابم شەهید بوو، حکوومەتی بەحەس شەهیدی کرد، گەنمجوویەکی زۆرمان هەبوو. ڕۆژێکی گوندەکەوەک بە هەرەوەس یاریدیان کردم ئەوکەکە خۆم و برایەکەم بۆی دووریمانەوانی. بەڵام هەرەوەزەکەمان بەعام وەک گوندی بۆگت بە کۆی گشتی دەدورینەوانی. ئەوە داسوکەی هەیە و داس هەیە، ئەمان داسە داس بۆ درونەی زوو و گەنمی بەکاردێ بە زۆری بۆ گەنمی چکە داس دەبێت گەورەتر بگەنم تۆزێک ڕەخترە لە زوێ قەدیم بە ئەمەی داسی درونیان کردووە. ئەمانەش پێی دەڵێن قەیناغ لە هەر چوار پەنجەکەتی دەکەی بۆەوەی گەنمەکە زیاتر بتە ناودەستەوە، سوالە گەنمەکە بۆی زیاتر بێ. ئەم داسەش زوو تیژ دەبێت کول دەبێت زوو تیژی کەیەوە. ئەوەش هەسانە، ئەم هەسانە بەردێکی دەگمەنە لە لێرەکانە کەم هەیە. قەدیم داگو لە حەزێ دێ و ئێساژوە لێرەکانە هێناوێنە ئەوە بۆی داسکە پیتیشکەنەوە. ئەوەش قەدیم هەر ڕۆنیان تێکردووە، ڕۆن بۆ ئەوەی کە خەسار نەبێ ئەم دارەشیان ئەمە قۆچەمانگایە عیب نەبێ تیان کردووە و لەباتی ئەوەی کە خەسار نەبێت لەوەی بەم داراندا کردووە. ئەوە هەموو سەپانەکان
ئێشی قڕشیان کردتە سەر هەسانەکەی و داسوکان ئاوا پێیتش کردووە ئەوە دەبێت ئەوانە دانی ئەوە پێیتش دەکەی و هەتا وا بێ شانت نەگرێ ئەگە داستەکەت تیژ بێ شانت ناگرێ ماندوو نابی ئەوجا ئەوە دەبێت سەرە سەعاتان تیژی کەیەوە و دوورەکردن ئەها بەم شێوەیە دەکرێت Wow.